بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ و فەرمون بەردەوامی لەگەڵتان بەڕێز عەدنان عوسمان دیارە ئەو پرسیارەم لەوە سەرچاوی گر کە بەڕێستان لە قسەکان تا باسیەوەتان کرد دابشکردن بۆ ڕەش و سپی و خێر و شەڕ و ئەوە بۆیە من پرسیاریەوەم کرد کە مەرجە هەرچی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یا ئۆپۆزیسیۆنا بێتتر ئەدیب بێن و سەر بێ خەڵکێکی اعتیادی بێ حیزب بێت ببوورە حیزبی بێت مەسەڵەن هاتوچۆی مەقڕی سەرەکی گۆڕان گردەکەی سلێمانی بکات ئیتر ئەمە پاک و بێخەوش و بەری و ئاشتی خواز و پەپولە بێت و هەرچیش لەگەڵ لایەنەکانی پارتی وێکێتی و ئەوەیە بێت بە پێچەوانەکەەوە وڵاگەر تحمل بکردای من ڕێک ویستم ئەو بڵێم کە دەبێت کێشەکان ینی کێشەکان لە دیوە حزبیەکە دەرکرێتەوە ئەوە لە قازانجی کوردە و لە قازانجی پرۆسی سیاسیە کە تەنها لە ململانەیەکی سەطحی حزبیدا نەبینین بابرێت ئێمە کەلتورێکمان هەیە لە تعاملی حزبەکان لەگەڵ یەکدا و لە عقلێتی ململانەکانیان بەڵکو ببێتە ململانەیەکی سیاسی ململانی سیاسی حزبەکەم بۆ ڕوون کردەوە بەڵام سیاسەکە لەوەیە کە شەڕکردنە لەسەر باهاکان ململانیە لەسەر باهاکان لەسەر قیەمەکان لەسەر ئایدیا سیاسیە جیاوازەکان لەسەر تێڕوانینە سیاسیە جیاوازەکان کاتێ ململانەکانی ئێمە لەسەر ئەمانە دەبێت ئەو کاتە دەکرێت لە نێو یەکێتیەکدا لە نێو گۆڕانێکدا لە ناو یەکگرتوویەکە لە ناو پارتیەکدا جەبهەیەک هەبێت لەناو ئەمە هەموو حزبانە جەبهەیەک هەبێت کە بەدوای عدالەتی کۆمەڵایەتی ئاگرێن بەدوای چاکسازیەگرن بەدوای دژایەتیکردنی گەندەڵی ئاگرین واتە جەبهەیەکی بەرفراوانی گەورە لە کۆمەلگا دروستە بێت کە ئەمە ئەنسار و لایەنگری لە نێو هەموو حزبەکانی کوردستانە بۆ دروستە بێت کەواتە دەسمیانە هەڵەیە و دیوەکەی تریشی بە هەمان شێوە دیوەکەی تریشیوەیە کە ململانی سیاسی کورت دەکرێتەوە بۆ ململانی حزبی ئەوەیە کە تۆ بوارێک نادەی لە نێو حزبەکانی تریشدا بە هەمان شێوە دیوێکی تریش چەترە بکات و نەشونما بکات و سەر هەڵبدات کە بە هاوڕابێ لەگەڵ تۆ هاوبیر بێ لەگەڵ بیرڕاو تێڕوانەکانی تۆ ئەمە ئیشکالەتی ئەمڕۆی ئەمە لەوەیە شەوەیە کە ململانەکە بوو بە حزبی ململانەیەکە یان لەگەڵ ما یا دژمای ئەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە یان باشی یا خراپی یا گەندەڵی یان تۆ پیاوێکی مصلحی ئەمە ئیشکالەتی تعریفەکانە لە کوردستانە و ئیشکالەتی قوتوببندیەکانی ئەمڕۆی کوردستانە ئێمە خۆمان لە گۆڕانە وەکو گۆڕان خواز لە ڕاستیدا ینی دروستکردنی ئەم بزوتنەوەی لە پێناوی ئەو بوو کە ململانی حزبەکان باتە ئاسی ململانی سیاسیەوە و استقطابەکان لە ناو کۆمەلگای کوردیە لە استقطابێکی حزبی و شخصی و ململانی شخصی و بێتە استقطابی بەهاکانی ناو کۆمەلگا بەها دیموکراسیەکانی ناو کۆمەلگا لەم استقطابەدا دەکرێت مەسەڵەن تۆ لە هەڵبژاردن بۆ نمونە لە هەڵبژاردننی ڕابردوودا ئێمە لەوانەیە هەزاران کەس ئەمە نهێنیەک نییە نان بڕاو بکرێن هەزاران کەس لە یەکێتی و لە پارتی و لایەنەکانی تر دەنگی بە بزوتنەوەی گۆڕاندا بێت لەوانەیە لە هەڵبژاردننی داهاتوە خەڵکێک بێت لە گۆڕان دەنگ بە کەسێکی تر بدا لە لایەنێکی تردا لەبەرەوەی لەگەڵ بەهاکانی خۆیان ئەگونجێت ئەمە واقعی کوردستان لەو ململانێ دوورە خاتەوە ئەبێتە ململانی بەهاکان و واقعی سیاسی ئەمەش هەنگاوێکی گەورە باتە پێشەوە بۆیە قسەکە نەخێر لەسەر ئەوە نییە لە سلێمانی گرد هەیە لە شارەکانی تر گرد نییە لە کەلارە گۆڕانێکی زۆر هەیە لە هەولێرە گۆڕانێکی زۆر هەیە و گردی تیادا نییە هاتوشۆکردن بۆ ئینتیماکردن بۆ بزوتنەوەی گۆڕان پەڕینەوەی حەوت ئاو نییە بۆی بشویتەوە و پاک بیتەوە و ناقیە بێت لە هەموو ڕابردووی خۆت بکرد فەزیلەی بوون بە گۆڕان بەڕای من وەکو گۆڕان خوازێک فەزیلەی انتماکردن بۆ حرەکە سیاسیە نەک حرەکە حزبیە فەزیلەکە تەنها لەوە بینم کە تۆ دەتەوێت واقعی سیاسی کوردستان بگۆڕی بۆ واقعێکی جیاوازتر و خاڵەکانت ڕوون کردێتەوە ینی قسەت لەسەر نقاط پۆنتە ئەساسیەکانە لە بەسەری ئیسلاحی کۆمەلگا لە عەدالەتە لە بەهێزکردنی دام و دەستگاکان لە دوورخستنەوەی مؤسساتی حزبی لە مؤسسەکانی تر ئەمە لە ڕاستیدا ئەگەر فەزیلەتێکی گەورە ئەمە فەزیلەتە گرنگەکە دەکرێت بمبوری دەکرێت نەخێر من زۆر لەگەڵ ئەوەم خەڵکانێکی زۆر لە نێو پارتیدان من بە گۆڕانخوازیان نەزانم و هەمان مامەڵەی گۆڕانخوازەکانی ناو گۆڕانیان بۆ بکەم و لە ناو یەکێتیشدا و لا هەموو لایەنەکانی تریژە ئەنجا لە بیرمان نەچێت کۆمەلگای کوردی هەموو کۆمەلگایەکی منتەمی نییە هەموو کەسێکی حزبی نییە کابرا دێ لە هەڵبژاردنە دەنگ بە تۆدا بە لایەنێکی ترێدا بەڵام دوای ئەوەچێت پرۆسەی ژیانی خۆی ئیدامە ئەدات 4 ساڵ جارێ ڕۆ دەنگ بە لایەنێکەدا تاقی ئەکاتەوە شانسی پێدا قەناعەتی پێیەتی بەڵام تەیفێکی بەرفراوانمان هەیە لە کۆمەلگای کوردواری کە تەیفێکی نامنتەمیە حزبی نییە بۆیە دابشکردنی کوردستان لە بینی هەیئە سیاسیەکانە لە بینی هەیئە حزبیەکانە لە بینی یەکێتی و گۆڕان و پارتی و یەکگرتو و چی ئەمە غەدرکردنیە کە بە دیوێکی تر دواتر دەرفەتە دەیەمێ بەڵام ئێستا تێگەیشتنێکی تر هەیە ئەم پرسیارە زەنابتەکەم و دواتر دەرفەتی بەڕێزشتانەیە تر میوانانی ئامادە بوو ئەوترێت جاران کورد کاتێکە لە شاغ بوو تەنیا مەسەلەن ڕادیۆیەک و چەند تابعەیەکی هەبوو توانی بووی ڕۆحی نەتەوەیی تون و تۆڵتر بکە بەڵام ئێستا بە پاری کورد و بە لە دەمی مناڵی کوردی ئەگرینەوە چەندین سەتەلایتمان پێدا مەزراندەوە وە کاری پێەکەین و
فەوجێک لە ڕۆژنامە نووسمان تیاتە عین کردووە بەڵام ئەمانە خەریکی لەتکردنی ڕۆحی نەتەوەین خەریکی ترۆری کارکتەرن خەریکی هەڵبەستنی تۆمە و بوختان و ناشرینکردن نەمەجگەلەوەی کە هەر یەکێک لە مەسەڵەن بزوتنەوەکەی جەنابیشتان و مەسەڵەن ئێستا چەندین پەیجیش هەیە کە سەر بە یەکێتی و پارتیا ئەمانە هەر هەمویان خەریکی ڕەشکردنی بەرامبەرەکانیانن بەڵام هێشتا ئەم سلوکە پێدوانیە لە ناو حیزبەکانەوەیەتە دەرەوەوە بەشێکی دیاری حیزبیەکان دامی ئەم مۆدێلە لە کێبڕکی سیاسیەکەن بەدڵنیایەوە لە بەرەوەی ململانەکەش تا ململانێکی حزبیە نەبوو بە ململانێکی سیاسی ئەمە یەک دومیش ناوێرم بڵێم شاعرانە دوو شاعر لێرەیە بەڵام ئەڵێم ئەوە دیدێکی ڕۆمانسیانیە بۆ ڕابردووی لامی حزبەکانیش ئەگەر لە بیرتان بێت لەوانەیە برادران میوانەکان باشتر لە بیریان بێت کە لە هەشتاکانیش لامی حزبەکانمان بینی ئەو تابع عشرە ئەو رادیۆ بچووکەش بەڕاستی دەیان هجوومێکی بە هەمان زمان ینی دیارە بە گوێرەی ئەدەبیاتی وانە هجوومەکو بزوتنەوەی گۆڕان پێدوانیە زۆر جوان تەقلیدی مەسەلەن زمانەکەی شەڕی ناوخۆکەنەوە کە جارانێکێتی و پارتی بەرامبەر بەیەک بەکارێنن ئەمە ئەو خاڵە باز بکەم لە ئەوەی کە گەشتبینم پێی من بەرامبەر بە مەسایل نەتەوایەتەکان و ئایندەکەمان لەوەیدایە کە نەوەیەکی تازە هاتووە ئەو نەوە تازەیە نە ئەکتیفا بە یەکێتی پارتیەکە نە ئەکتیفا بە گۆڕانیشەکە و نە ئەکتیفا بە یەکگرتوویشەکە من پێم وایە نەوەی تازە دەوێت نەوەیەک بێت ئەوەی کە جناب باسەکەی بیر لە ئایندە بکاتەوە و دابڕانێکی لەگەڵ ڕابردووە هەبێت استحقاقاتی ڕابردووەوە پێیوەستە بە مێژوو نووسەکانەوە بەڵام استحقاقاتی ئایندە پێیوەستە بە گەنجەکان و ژیانی گەنجەکانەوە بۆیە ئەمنەوە تازەیە من پێم وایە ئەمنەوەیە بە خۆپشاندانەکانی و بەهات نەشتەر شەقامەکانی لەم ماوەیە و بە حزوری ئێستاکەیدا ئەمنەوەیە دەتوانێت خەریکی سیاسی بکێشێ بۆ ئێمە و ئەو نەوەیشە تەناتوانێت سلمی کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ بەڕستان قسەی بەڕستان چیە لەسەرەوەی کە ئێوەش کەم نییە ئەو وێبسایت و پەیجانەی فەیسبوک و ئەوانە کە لێەوە بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەم حیزبەکەی ئێوە هەم پارتی دیموکراتی کوردستان و هەم یەکێتی نیشتمانی کوردستان و هەم ئێوە دامیانەکەن سەپۆرتیانەکەنەوە ئێوەش کەم ڕۆڵتان نییە لە ترۆرکردنی ئەو کارکتەری نووسەر و سیاسی و ئەدیب و گەنجانەی کە لە حیزبەکەتانە لەگەڵ حیزبەکەتان ناکۆکن واتە ئێوەش لە کولتوری ڕەشکردن و سڕینەوەیە کەمتان بەم وڵاتە نەکردووە ئێستا گەیشتونەتەوە قەنەعەتەی کە لە پرۆسەی ئاشتیدا ئیتر واز لە ترۆری کارکتەر بهێنن ئەرگۆمنت و گفتوگۆی عەقلانی بکەن پێم وایە ئێمە و معارەزە هەموو لایەنە سیاسیەکان لە دامێنی هەمان فەزای سیاسی کۆمەڵایەتی هاتوێن دەرەوە هەمومان هەڵگری هەمان ماچی کەم و کورتی و لە هەموو بوارەکانەوە ئەوەی تو ئەڵێ بەس ئیشکالەکە لە شوێنێکە چیە گەیشتوتە قەناعەتێک کە خۆی لە عەقڵێتی سڕینەوەی بەرامبەر ڕزگار کە و بەرامبەرەکەی قبول بێ و حازر بێ کە بەرنامەی هاوبەشی لەگەڵا هەبێ ڕۆژەی هاوبەشی لەگەڵا هەبێ بەیەکەوە حکوومەتڕانی لە پەرلەمانە بەیەکەون لە هەموو مەجالەکانی کە بەیەکەوە نێکتر قوڵکەن چێ نەگەیشتوێتەوە قەناعەتەوە ئێوێ هەمان سیناریۆی پێشوو دووبارە بکاتەوە بە شکلی جیا لە سڕینەوەی بەرامبەریە ئەوە بە محەددیش بۆ سوالەکەت ئەوەی کە لە فەیسبووکە لە هەر شوێنێکیکەیە قسە و باسێکی لە بەرامبەر سڕینەوەی ئەعلامی حیزبەکان ساتەلایت هەیە مەسەڵەن لەبری ئەوەی کە دانیشە پەروەردەی مناڵی کورد بکە پەروەردەی گەنجی کورد بکە دانیشە بەم ڕۆژگارە مەسەڵەن ئیش لەسەر ڕابردووەکە ئەوەی کە مەسەڵەنەوەی نوێ دڵی پێخۆش بوو پێوترا مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی و چەند داستانێکی جوانی تیابوو ئێستا وای لێ هاتوو ئەوانش هەمووی کرا بە کەرەسەی حیزبی شەهیدیش دابەش کرا دەردی پەشێوە لە جارێکی تر خواب کادوایە ماشتێژ ئاڵای شەکاوەمان نەبێتەوە ئەگەر جاران بە 2 پەڕۆ بوو ئێستا 4 کەس لێرە نەبێ بە 4 پەڕۆ کۆمەڵیش لێرە بێ بە 5 پەڕۆ بزوتنەوە 6 پەڕۆ ینی مەسەلەکە ئەمەیە باشە زۆر شتت هێنایە من نەتوان بازێکی جواب بمەوە بەڕاستی من لێرە دانیشتم دیفاع لە ئەلامەکەی خۆوام بکەم پێم وایە چۆن توندوتیژی لە بواری فیزیکیا توندوتیژیێنێ توندوتیژی لە بواری وشە و وشەی ڕق و برینارکردنی بەرامبەر و سڕینەوەی معنەوی یەکتریشە لە ئەلامیشە توندوتیژیێنێ من نامێ ئەو مبادرانە بڵم کە یەشێتی نیشتمانی و پارتی کردومانە بۆی ئەلامەکە بۆستێ و ساز بێ لەگەڵ وەزە ئاشتیە بەڵام ئەمێ لێرە یەک شتێک دەمێکە ئەمە بڵێن ئەو سڕینەوە ناحەقیە بۆ مێژووی میلەتەکەمان وەل ناویشە مێژووی هێزە سیاسەکان لە خەباتی نهێنی و لە خەباتی چەگاری و لە خەباتی زیندانەکانە وە کورتکردنەوەی بە مەبەستی سیاسی و مەبەستی حیزبی کورتکردنەوەی ئەو هەموو خەباتە ئەو هەموو قوربانیە بۆ جووتی قۆنەرەی لاسیک و دڕانی قۆنەرێکی لاسیک هەمومانی توی شەرمەزاری کردو لە بەردەمی نەوەنەوەکەیە ئێمە هەزارها کەسی وەکو ئێمە دەیان هەزار کەسی وەکو ئێمە کە هەموو گەنجی خۆمان لە پێناو ئەم میلەتەیە لە پێناو ئازادی لە پێناو ڕزگاریە سرف کرد ئێستا شەرمەزارین لە بەردەمی مناڵەکانمانە کە خەباتەکان بەمبەسی سیاسی ئەو خەباتی ئێمە کە تەنیا شت بوو
جێگەی سەروەری ماشان ئەزیمان پێ شەرمەزارین لە بەردەمی مناڵەکانمانە ئەمەنگە سووک ڕسوا و کەمیان کردووە کە نەما پێشمەرگایەتی خەباتی سیاسی پێش ڕاپەڕین زیندانەکان هەمووی کورتکرایەوە لە دڕانی خوێنەرەیەکی لاسیکە. زۆر سپاس بۆ بەڕێستان ئەگەر قسەیەکتان هەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست دەستخۆش ئەو میوانانەی کە لێرن پرسیار و پرسیارەکانی خۆیان ئاڕاستەی میوانانی ئامادەبووە کە فەرمو قوربان. سپاس پێم وایە هەوڵێکی باشم بەرنامەیە بۆ گۆڕینی ئاراستی میدیای کوردی لە ئەو بارودۆخی کە تیابووین لە ڕابردووە دوو پرسیارمەیە ئاراستی کاک عەدنان یەکەمیان کە عەدنان لە سەرەتای قسەکانە باسی ئەوەی کرد کە لە ئاشتی کۆمەڵایەتیە هەندێک جار بە ئاماژدان بەو قۆناغی سێمانگی ڕابردوو کە ئەبێتە هۆی ئەوەی کە ئاشتی کۆمەڵایەتی کە خۆی لاوازە لاوازتر بێ یاخو هەر نەمێنێ. پرسیارەکەی من ئەوەیە کە جەنابیان وەکو یاخو بزوتنەوەکەی ئەوان وەکو بزوتنەوەی گۆڕان بۆ ڕێگەچارەیەکی تیان نەگرتە بەر یاخو تەریقەیەکی تریان نەگرتە بەر بۆی کە ئەو بارودۆخەی ڕابردوو نێتە پێشەوە هەندێک لە سیاسیەکانی کوردستان یاخو چەکدانی سیاسی پێیان وایە کە ئەوان بوون ئەوان هۆکاری ئەوە بن. دووەم میدیای کوردی لە دوای دروستبوونی گۆڕانەوە بەڕاستی میتۆدێکی تازە هاتوتە ناو میدیای کوردیەوە ئەویش ئەوەیە ناشرینکردنی بەرامبەر بۆی جوانەکانی خۆت دەرخی. بەڕاستی ئەمە من پێم وایە لە میدیای گۆڕانەوە دەستی پێ کردووە. جەنابیان بۆ ئەم پرسیاری من چی هەیە؟ سپاس. فەرمو قوربان. ڕەنجی من پێشکی دەستخۆشی بە ناوکلێکم و بەخراتی میوانە بەڕێزەکانەکەم من دوو پرسیارەکەم بەس هەوڵێم بە کورتی پرسیارەکەم بۆ کاک جعفەر و پرسیارەکەم بۆ کاک عەدنان. ناوی خزمەتە؟ بیاستون خوێندکاری زانکۆی سلێمانی. سپاس. کاک جعفەریان ئێوە زۆر پێناسدان بۆ چەمکی ئاشتی کرد. ئێوە خۆتان نەزانن ئێمە لە پێناوی ئاشتی و ئازادی و ئارامی و سەقامگیری بۆ وڵاتە ئێمە بەقەدر ئەم کورسانە خوێنمە ڕشت. بەڵام کاک جعفەر ئێستا لە ژێر سایی ئەو ئاشتێدا ئێمە ئازارە دێین، ئێمە شەقە خۆین، ئێمە بریندارەکرین، ئێمە کوژدەین. تۆ جەنابەت وەکو ئەندامی سەکرتایەتی پارتی دیموکراتی کوردستان تاریخت چێ بۆ پرسیارە؟ باشە. کاک عەدنان ئێوە وەکو ئۆپۆزیسیۆن ئێوە وەکو ئۆپۆزیسیۆن هەست بەو بەرپرسیاردە ناکەن کەوا بەقەدەوەی کەوا دەنگتانێنا و متمانی خەڵکتان بەدەستێناوە لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق و کاک لە تیڤی شێخ عومەر لە ناوەڕۆی قسەکانی ئاوتی ئۆپۆزیسیۆن بەشێکە لەو وەزع و واروها هەست بەو بەرپرسیاردە ناکە. سپاس. فەرمو قوربان. کاک پرسیارێکم بۆ کاک جعفەرە. ناوی خزمەتە؟ عادل. پرسیارێکم بۆ کاک جعفەرە باسی ئەوەی کرد کە ناکرێت باسی ئاشتی بکەین بەبێ باسی دادپەروەری، بەڵام پێم وایە نەعادەلترین دەسەڵاتی هەرێمی کوردستانە کە بە تایبەتی لە مەسەلەی بودجە و داهاتە. بێ زەحمەت پرسیاریان کۆمنت پرسیارەکەم ئەوەیە ئایا دەسەڵاتی هەرێمی کوردستان ئاشتی و دادپەروەری بێ کۆکە کوورەتەوە کە نەعادەلەتێکی زۆر لە داهات و بودجەی هەرێمی کوردستانە هەیە. پرسیارێکی تریشم بۆ کاک ئەبوبەکرە بەڕێزی وتی باشترین گۆڕانی ئاشتیانەیە، ئایا خۆ پیشاندانەکانی هەرێمی کوردستان گۆڕانێکی ئاشتیانە نەبوو؟ زۆر سپاس. زۆر سپاس کاکرانج. من پێچەوانەی بۆ چوونی ئەم میوانە بەڕێزانی تۆ پێم پرسیارێک لە نوێنەرانی یەکێتی و پارتیەکەم عیرفان عوسمان ڕۆژنامەنووس. بۆچی ئەو گەشتبینەیە کە لای ئەمان هەیە بە دانیشتەکان بە کۆبوونەوەکان لە شەقامە ئەم گەشتبینە نابینێ بە پێچوانەوە خەڵک زۆر ڕەشبینە بەرامبەر کۆبوونەوەکان و تا ئێستا هیچ ڕوونیەک لە کۆبوون. چۆن ئەزانی هیچ دەستگایەکی فەرمی ئاماری کردووە لەسەر لەگەڵەوەی کە ئامار لەگەڵ 4 ملیۆن کەسا کە خەڵک ئێستا گەشتبین نییە بە ئاشتی لەگەڵەوەی کە ئامار بەڵام ئەوەی من وەکو ڕۆژنامەنووسی هەستی پێیەکەم خەڵک خۆشحاڵ نییە بە ئەنجامی دانیشتەکانەوە پێی وایە لەسایی ئەم دەسەڵاتی ئێستا ئەو دەوروبەرەی خۆت عینەیەکە کە ئێمە ئێستنادی بکەینە سەر نەخێ بەڕەهایی قسەم نەکرد بە عمومی قسەم کرد. پێم هۆکاری چیەکە لە ئەو گەشتبینیە لە شەقامان نابێنێ. خاڵی دووەمیان یەک پرسیارم بۆ کاک شێخەیە بۆچی دەرخستنی گەندەڵی کەم و کورتی ناعەدالەتی زوڵم و ستەمی ئەم دەسەڵاتێکی کە ئێستا هەیە بە سوکایەتی بۆ مێژووی خۆیان و بە سوکای یەکسانیەکانەوە بە سوکایەتیکردن بە مێژووی هەموو کورد. سپاس حاجە سالار. من قسەکانی کاک عەدنان پرسێکی لا دروست کردم دیارە بەر لە هەموو شتێ دەستخۆشتان نێکەم بۆ بابەتە هیوادارم ماشتی ئێرە باڵبکێشە بەسەر کۆبوونەوە سیاسەکان و بەسەر جەمگەلی کورد. بەڵام کاک عەدنان ئەمە پرسم لە ماوەی با بڵین 2 ساڵی حکوومەتی کابینەی حکوومەتی نوێدا کۆمەڵک بڕیار و کۆمەڵک شتوترا لەلایەن حکوومەت و لەلایەن ئۆپۆزیسیۆن لە کاتی ئەم 2 ساڵەدا ئێمە کۆمەڵە شتمان بینی لەلایەن حکوومەت کە ئەو بەڵێنانی لە کاتی بانگەشی هەڵبژار ناکردیان بەدیمان کردن. بەڵام وەکو ئۆپۆزیسیۆن خودی بەڕێستان وەکو گۆڕان با بڵێن کۆمەڵە دیارە ئێوەش بەڵێنتان هەبووەوە ئەبوو پاڵپشتێک بن بۆ حکوومەت و خەڵک بۆ حکوومەت.
بەڵام بەپی پێویست وە بە بەراورد بەوەی کە ئێمە چاوەڕمانە کرد ئەمەمان نبینی کە با بڵێن بەڵێنتاندا جێبەجێ بکەن لەم 2 ساڵدا ئەوەی کە ئەبینرێ کەمترە لە چاوەڕوانەکە ئەمێ ئەو بڵم کە ئێوە چۆن نەتانتوانێت بەو پێی کە ئامانجتان بوو ببنە ئاشتەوایەک لە نێوان خەڵک و حکومەت. سپاس کاگرانج من هێمن عوسمان یەک پرسیارەمێ بۆ کاگا بووبەکر کاگا بووبەکر بەرهەمێنانی ئاشتی ئەکرێت بڵین بە خۆپیشاندان ئەکرێ یاخود بە بڕیارێکی سیاسی یاخود بڵین خۆپیشاندانی کوپێک قاوەی و بیخۆینەوە هەمومان بتوانین ئاشتی پیادە بکەین ئایا پێدوانیە زوو بڕیار لەسەر ئەوە بدەین کە ئاشتی کەوتۆتە ئاشتی لە ئەستۆی تاکەلایەنێکە یاخود لە ئەستۆی یەکێتی و هەردوو حیزبەکەدایە یاخود ئێوەش پێویستە لەسەرتان بینای ئەم ئاشتیە بکەن. دەست خۆش سپاس بۆ ئەم دەرفەتە ئامینە محەممەد خۆشببختانە سەرەتا خۆشببختیە کە لە ئێستادا کۆبوونەوەی پێنجقۆڵی بەڕێوە دەچێ و بە هیوای سەرکەوتن و سازدانی بەرنامەی باشتر بۆ ملەتەکەمان. پرسیارەکەم ئاڕاستی بەڕێزان برادرانی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی یەکەم ئەگەر ئێستا کە گفتوگوی پێنجقۆڵی لە ئارادایە ئەم گفتوگوۆیە بە شانسی ئەوان یاخود بە دڵی ئەوان نەچوو بەرەو پێشەوە ئایاوان ئامادەن هەمان دروشم هەڵگرنەوانێکە لە پێشووتردا هەڵیان گرتە بوو دروشتمی میلەتیان کردبوو بە دووبەرە میلەتی گەل و میلەتی گەل و میلەتی دوژمنی گەل بەری گەل و دوژمنی گەل بەڵێ فەرموو. ئەم کاتتان باش حیات ڕەشید لە کاتێکا کە باز لە دانیشت نەکرێت لە بینی پارتی وێچێتی و ئۆپۆزیسیۆنە لەم دواییە بەڵام ئێوە لە کاتێکا کە بڕیارتان ناوە دانیشن بەڵام بۆکو سیرێکرێ ئەوەی کە من پێشبینی بکرد و پێم وابێ خەڵکێکی تریش ئێوە لە ڕاگەیاندنەکاندا جۆرێک لە تووڕەبوون و جۆرێک لە حەقد و ئەوەی کە چاوەڕێ ئەوەتان لێکرێکە ئەگەر دانیشن هیچ تەسیرێکتان نابێت بۆ نمونە دانانی مەرج و ئەمە لە ڕاگەیاندنەکانی ئۆپۆزیسیۆنەوە ینی من وا ئەبینم لێتان چاوەڕێ ئێوەتان لێکم ئەگەر داژنیشن ئاسوویکی ڕوونتان لێ چاوەڕێک ببوون مەبەستم شتی هین نییە لێتان بەڵام مەبەستم لایەنە سیاسەکەی وە زۆر سپاس. محەممەد خوێنکاری زانکۆ پرسیارێک مێ بۆ کاک باسی ئاشتی کرد لە کوردستانە بوونی ئاشتی لە کوردستانە ئەو ئاشتی کە لە کوردستانە ئەڵێ ئاشتی هەیە لە کوردستانە باشە کاک جعفەر ئەگەر ئاشتی هەیە ئەو خەڵکە ئەو چەند ڕۆژە لەسەر جادە بوو هاواریە کرد بۆ لە دەست نەعەدالەتیات بۆ سەرجادە داوای مافی ڕەوای خۆیە کرد لە بەرامبەر ئەو داواکاریانە هەستان بە کوشتنی مناڵ گەنج پیر و ئەنفالکردنی خوێنکاری زانکۆ لێدان لە مامۆستای زانکۆ سوکایەتیکردن بە حرەمی زانکۆ شکانی حرەمی زانکۆم بۆ خۆم خوێنکارێکی زانکۆم هەمووانە بەسەر هاتووە بینیومە ئەمە یەک دوو ئەو ئاشتی کە تۆ ئێڵێ هەتا ئەڵەی کە هەیە و ئاشتی هەیە لە کۆمەلگایە هەتا ئێستش لەیەکی لە ڕۆژنامەکان کە ئێستا لام نزیکە و لە تەنیش خۆمەدام ناوە هەڕەشەی سەربڕین لە سەرنووسەرێکی لە گۆڤارەکان کراوە هەڕەشەی لە سەرنووسەرێکی لە بەرمەتی و مادەم ناوهێنی ناوی ڕۆژنامەکە بڵێ کوێ لە ڕۆژنامەی چەترە لە ڕۆژنامەی چەتر چی ئۆرگانێکە ئیجازەی هەیە معتەریفە معتەبەرە چییە؟ بەڵێ کاگڕژێکە لە ڕۆژنامەیەکێکە لە ڕۆژنامە تقریبا پڕ خوێنەرەکانی کوردستان لە ماوەی ئەو ماوەی کوردی کە دەرەچێ بڵاو بێتەوە یەکێکە لە ڕۆژنامە باشەکان بە بۆچووی خۆم هەڕەشە لە سەرنووسەری گۆڤاری کراوە لە بەرپرسێکی باڵای پارتی لە شارەزور هەرشەی سەربڕینی لە ئەمە ڕژیان ئەفو ئەگەر ئاشتی هەیە لە کۆمەڵە ئاشتی هەیە لە کۆمەلگا بۆ تاگەکان بەویست و حەزی خۆیان بیر نەکەنەوە بۆ ئیلا ئەبێ بڕێ حیزب گەنجی ئەمڕۆ بە ئەوەیش ئەڵێم کە ئەو بەڕێزە وتی گەنجی کورد وتی زۆر ڕژبینە میش لەگەڵ ئەوام گەنج زۆر ڕژبینە ئەمڕۆ گەنج زۆر بێزارە لە حیزبەکان ئەوێ خۆی بۆ خۆی چارنووس خۆی دیاریگە نە حیزبەکان لەگەڵ ڕێزمە جیلی پێشوو چارنووس زۆر سپاس دەکەم لە پرسیار دەرچوو دەستە خۆش بە بەڕێزان دووبارە سڵاوتانە بە فەرموو بەردەوامی لەگەڵتان جعفەر ئیبراهیم ئەندای مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بە پێی قسەی ئەو لاوە
ئەڵێ کە ئەمە حقیقەت و فاکتە بەڕێستان ئەڵەن ئاشتی هەیە بەڵام بە چاوی خۆمان بینیمان کە ئەنفالی گەنجانی زانکۆ کە ئیهانەکردن کە سوکایەتیکردن کە ڕشتنی خوێن لەلایەن چەکدارەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەنجام دراوە لە سلێمانی و هەڕەشەی من ئەویان نازانم هەڕەشەی سەربڕین و ئەمانە بەڵام بەپێی قسەکانی ئەو وەڵامتان چییە؟ پێویست ناکرد دووبارە بکەیت چونکە تێگەیشتم پرسیارەکە زۆر وازح بوو لەوەش دەست پێ دەکەم بەڕاستی بەداخەوە بۆ هەموو ئەو ڕووداوای لە سلێمانی ڕۆیاندا بەداخەوە بۆ ئەو قوربانیانە بەداخەوە بۆ ئەو ئازاری بە خەڵکێک گەیشتووە ئەوەی لە زانکۆ ڕۆیدا و من تەفاسیلەکە نازانم تەسەوەر دەکەم حرەمی زانکۆ تێکدرابوو لەلایەن ئەنی ئەو خەڵکەی لە ئۆپۆزیسیۆن ئەو خەڵکەی چوونە و ئۆپۆزیسیۆن میکرۆفۆنی بردبن و قسەیان دەکرد و بێ ئیجازەی زانکۆ ئەوەی ڕوویداوە چەکداری پارتی دیموکراتی کوردستان تەقی نەکردووە ئەوەی تەقی کردووە ئاسایش بووە بەڵام دەبێت باسی ئەو ڕووداوانە ئێستا لە شوێنێکی وەکو ئێستادا باسیەوە نییە ئێمە بەوە بگەڕین ئاشتی لە کوردستان قاعیدەیە ئێستێسناەکە خۆپیشاندانە تند و تیژیە لەوێ دەبیت بەس ئەمە ئستیسناءە لە پێشکەوتوترین کۆمەلگادا ئەم شتانە ڕۆدەدەن وەکو ئستیسنا ئیرادەی خەڵکی کوردستان ئاشتیە ئیرادەی خەڵکی کوردستان ئاشتەواییە 12 ساڵە لە هەرێمی کوردستاندا بەڵام چەند تند و تیژی ڕووی داوە گەیشتونەتەوە باوەڕێی کە دووبارەی مەسەلە پارتی دیموکراتی کوردستان بۆ من دڵیامە پارتی ترش ئیرادەی ئاشتیە زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ بەڕێستان دواتر ئەگەڕێمەوە لای بەڕێستان هەموو پرسیارەکان ئاڕاستاکەم ئامینە محەممەد کاک عەدنان کاک ئەبوو بەکر ئەگەر کۆبوونەوەکان ئەنجامی نەبوو دیسان لە ئەعلامەکانتانەوە دەسەکەنەوە بە تەسنیفکردنی کۆمەڵگا ئێوە بەرەی گەلن و ئەوانی تر بەرەی دژەگەن ئەگەر من وڵام دەمەوە لە ڕاستیدا قەت ئەومان نەکردەوە بڕاشمان پێێنیە بەش بە حالی خۆم بە هیچ شێ بڕوان بۆ تەسنیفە نیە و بە تەسنیفێکی زۆر تۆ بڕاستینیان نەخێبزنەوەی گۆران بڕای پێێنی بزنەوەی گۆران بڕای بە تەسنیفی گەل و دژەگەل هەبێت یا تەسنیفکردنی ئینسانەکان لەسەر ئینتیماکە و ئیتر ئەوە ناسنامەیەکی خێر بدرێ بە ئەو ناسنامەیەکی شەڕ بدرێ بە ئەو من گۆڕان نابم نائیجازەمدە تەسنیفی ئێمە بەرەی گەلە کە دەکرێت هەموو لایەنە سیاسەکان و لامونتەمەکانیشی تیاابێ حزبی و حزبی تیاابێ لەموو لایەنەکان و طیفێکی بچووکە لە گەندەڵکاران و ئەوانەی کە بڕوایان بە سیستەم و عدالەتی کۆمەڵایەتی نییە کە دەکرێت لە هەموو لایەنەکاندا زۆر سپاس بۆ بەڕێستان هێمن عوسمان کاگە بوو بەکرد بە بڕیارێکی سیاسی ئەکرێیان بە قاوە خواردنەوە ئاشتی بەرهەمێنانی ئاشتی بە خۆپیشاندان نەکرێەوە پرسیارەکە درێژتر لای من لە پستراوەتی هەردوو لایەنەیە بێگومان خۆپیشاندان مافێکە فۆرمێکە کە تۆتیە ممارەسەی مافێکەکەی بەزەبێ بە شێوەیەکی ئاشتی خوازانە بێ واتە ئەتوانی یان لە باتەوەی شەڕکەی تۆ بە شێوەیەکی ئاشتی خوازانە لە ڕێی خۆپیشاندانەوە داوای مافەکانی خۆت بکەی بڕیاری سیاسیشی پێویستە خۆپیشاندانی ئاشتی خوازەشی پێویستە زۆر شتی تریشی پێویستە ئایا ئەرکی هەلایەنێکە یا چەند لایەنێ ئەرکی هەموومانە وەک لایەنە سیاسیەکان وەک کۆمەڵگای مەدەنی وەک دام و دەستگا جۆرا و جۆرەکان وەک دام و دەستگای پەروەردەیی ئەبێ هەموو هێزەکانمان بیرکردنەوەیان ئاشتی خوازانە بێ کولتوری ئاشتی خوازانی بەرهەمێن بێ و ئامرازی ئیشکردنی سیاسیشیان بۆ بەدیهێنانی ئامانجەکەیان ئاشتی خوازانە و قانونیانە زۆر سپاس بەڕێز کاک شەغلەتیف بەپێی قسەی کاک عرفان عوسمان بۆ ئەو کەم و کورتی و نەهامەتیانی کەوەکو یەکێتی بەسەر کورتانە هێناوە لە قسەکانتانە ئەیکەن بەهی هەموو کورد پێم وایە خۆ سوالەکە غەڵەتە ئەساسن من لە قسەیەک و لە سەر قسەیەکی من هات پێشەوە کە گلەیم لەوە لە ئەعلامەکانی و بازی لەو کرد کە مێژووی پرخوێناوی و پرشانازی و پڕ قوربانی هێزە سیاسەکان کوردەکەنەوە بۆ شتێکی بچووک و خسارەکەن بۆ شتێکی بچووک و بێهمێتەکەن و ئەو شانازی گەورەی لە دەست ئەو جیلی ئێمادەن کە بەرامبەر بە مناڵەکانمان بەرامبەر بە نەوەکان کردومانە وە بە کەم و کورتی بۆمان حسێ بکەن بەس قسەکە لەسەرەوە نەبوو ئەساسن ئەوەی ئەو برادراڵێ دەرخستنی گەندەڵی دانان بە نەعادالەتی و گەندەڵەتی هیچ و نەریشیتیان نییە ئەوە لە مناڵێکەوە تا گەورەیەک لە 20 ساڵی حکومڕانی و حیزبڕانی لە وڵاتەیە ئەوە معلومە کە گەندەڵی هەیە نەعادالەتی هەیە هەمووشمان زۆر سپاس بۆ بەڕێستان بەس بە کورتی کاک شێخ بە کورتی بەسەر چاو بەڵام هەمووشمان لی مەسئولین بە دەرەجاتی جیاجیا لە بەرهەمێنانی ئەو گەندەڵیە ئێستش لەبەر ئەوەیە مەسئولێتی هەمووانە چارەسەرکردن بەڵێ کاک جعفەر دەسەڵات لە هەرێمی کوردستان ئاشتی و دادپەروەری پێکەوە کۆ کردوێتەوە من دەڵێم دادپەروەری گرفتێکی ئێمەیە باسمان کردووە دانمان پێداوە
و ئەمە یەکە لەو خاڵانەی کە ئێمە دەبێت چاکسازی لەوێ بکەین بەڵام ئاشتی لە هەرێمی کوردستان بناغەیە بۆ ئەوەی بتوانین هەموو چاکسازەکان بکەین ئەوەی برادران دەڵێن ئێمە لە گۆڕانکاری بکەین چاکسازی بکەین لە کەش و هاواکی پڕ لە ئاشتیانە بەڕێگایەکی ئاشتیانە من دەڵێم ئەمە بناغەیە ئەمە تێگەشتێکی هاوبەشی ئێمەیە لەگەل ئەمانە لەگەل ئۆپۆزیسیۆن و بەڕاستیش بێ ئاشتی ناتوانین هەنگاوی توش بنین من دەڵێم ئاشتی هەیە بە شێوەیەکی ڕێژەی دادپەروەری یەکە لە تحدیات و گرفتی لە پێش ئێمە بۆەوەی بەدەستەوە بینین بەڕست کاگادنان دو پرسیار ئێوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە بەڵێنی هەر کەسە و مەسەلەن بەڵێنیدا بەڵام بەڵێنی کیژدرا کە هەر لایەنێک بچێتە پێشەوە زۆرینی دەنگکان بەدەست بێنێ و یا حکوومەتێکی ئەتلافی پێک بێنێ ئۆپۆزیسیۆنیش هاوکار و پشتیوانیە بە یەکێتی و پارتی بەشێک لە بەڵێنەکانیان جێبەجێ کردو و ئێستش خەریکی جێبەجێکردنی بەڵێنەکانی تریانن ئێوە هەڵوێستان چی ئایا هەمان ڕۆحێتانەیە بۆ کۆمەکردنیە بەشتی باشیانەڵێن باش ئەوە مەفهومێکی زۆر تەقلیدیە بۆ مشارەکەی سیاسی لە کوردستاندا فعلا ئێمە مشارەکەی سیاسیمان هەیە و ئۆپۆزیسیۆن مەهامی خۆی هەیە ئۆپۆزیسیۆن ئەوە نییە بە دوای دەسڵاتە بگەڕێ لە شوێنێکە کارێکی باشی کرد یەکسەر دەستخۆشی وانی لێ بکە حکوومەت کە کابینە دروست کرد و حکوومەتداریت کرد دەبێت کۆمەڵێ مەهامەت هەبێ ئەرکت هەبێت کە جێبەجێکردنی بودجەی وڵاتەکەیە بۆ ئێمە منەتێکیتیانی و مەکرومەیەک نییە و پێویست بۆ ناکە ئۆپۆزیسیۆن بۆ هەموو شتێ دەستخۆشی بکە حتمما هەر هەنگاوێکی باش بدرێت هەمومان پێمان خۆشە بۆ هەمومانیشە بۆ لایەنێک نییە بەڵام ئۆپۆزیسیۆن ئەرکێکی تری هەیە کە ئەرکی چاودێریکردن و ڕەخنەگرتن و تەڕحکردنی بەدیلەکانی خۆیەتی وە لە پەرلەمانیشدا ئۆپۆزیسیۆن توانیوێتی لەو پرۆژه یاسانی کە باش بۆ دەنگی بۆ داوە ملاحەزەی داوە قسەی باشی کردووە و ڕۆڵێکی باشی هەیە بۆ لە کەشوهایەک یعنی هێنانەکانی کەشوهایەکی پەرلەمانی باشتر بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەڕاستی من زۆر داوای بەخشینتان لێ کەم لەبەروی کە زۆر دەمێکە بەرنامەم نەکردووە گەروەک و پێویست بە باشی جەدۆلی زەرمەنی بەرنامەکەمم ڕێک نەخست بێ و بەشێک لە ئامادەبوانی خۆشەویستیش دەرفەتی بەشداریکردنیان نەبوو بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر هیوادارم پرۆسەی ئاشتی لە کوردستانە سەر بکەوێ هیوادارم لە کوردستاندا خەڵکی کوردستان ئامانج بێ نەک هیچ سەرکردە و حیزب و لایەنێک ئەمانە هەمووی وەسیلە و بەرە پێشبردن و خزمەتکردنی خەڵکی کوردستان و کۆمەلگای کوردی بێ ڕێزی ڕەنسەنگای و کۆی میوانانی ئامادەبووتان پێشکەشەکەم کاتێکی خۆش دووبارە بەخێر بن.